ئەمانە قوربانیەکانن کە سکاڵایان لە دادگا تۆمار کردووە. چاوەڕێی دەستپێکردنی پرۆسەی دادگاییکردنەکەن. لە 3 دادبینی ڕابردوودا کۆمپانیاکان نەهاتوونەتە دادگا، بەڵام لە دادبینی چوارەمدا پارێزەری یەکێک لە کۆمپانیا داوا لە سەرکراوەکان ئامادە بوو. ئێمە قوربانیمانەوە، ئێمە دەوای مافی خۆمانەکرد، دەوای قەرەبووکردنەوەی زیان لە کەوتوانی تاوانی کیمیابارانی هەڵبجێت داوام وایە لە ڕێی عالەمی کە هاوکاری ئەم دادگایە بکات کەوە بڕیارەکانی بە هەند وەربگرێەوە، ئەو بڕیارانی کە دەرئەچێت لەم دادگایەوە لە دەرەوە جێبەجێ بکرێت. پرۆسەی دادبینیەکە نزیک بە 30 خولەکی خایاند. دادوەر بڕیاری دواخستنی دادبینیەکەیدا بە هۆکاری درەنگ ئاگادارکردنەوەی کۆمپانیاکان و نەگەڕانەوەی وەڵامی نامەیەکی دادگا. ئەمەش پارێزەرانی قوربانیەکانی نیگەران کرد. بە دواخستنی دادبینیەکە ناڕەحەتین وەکو پارێزەران. پێمان خۆش بوو ئەمڕۆ ئەو بەڵگانەی هێنا بمان کە سوکاری قوربانیان ببینن کە ماندووبوونی پارێزەرەکان توانیانە گەورەترین بەڵگە کۆبکەنەوە لەسەرەوەی هەرچی کۆمپانیا هەیە کە بان کراوەتە ئێرە تەواوی بەڵگەکان هەیە کە ئەم دەستی هەبووە لە پڕچەکردنی عێراق، ئەم دەستی هەبووە لە هێنانی ئەو مەوادانەی کە لە مەعمەلەکانی سامەڕات چەکی کیمیایی پێ دروست کراوە. دەستەیەک لە پارێزەرانی نێودەوڵەتی لە ڕێگەی کۆمپانیای MM لۆی ئەمریکیەوە پشتیوانی لە قوربانیەکانی هەڵەبجە دەکەن وە خۆیان دەڵێن کۆمپانیەکان قازانجی گەورەیان کردووە لە کیمیابارانکردنی هەڵەبجەدا. بەشداری ئەوان بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی دادگایە لە سەرجەم وڵاتەکاندا. لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە ئەوەی لەم کەیسەدا لە هەڵەبجە ڕوویداوە خراپترین و ترسناکترین چەک بەکارهێنراوە. لەبەر ئەوە هاتوون بۆ هەڵەبجە داکۆکی لە مافی قوربانیان بکەین و مافەکانیان بۆ بگەڕێنینەوە. لە گۆشەنیگای ئێمەوە هیچ جیاوازیەک لە نێوان مرۆڤەکاندا نییە، ئیدی هەڵگری پاسپۆرتی عێراقی یان ئەمریکا یان هەر شوێنێکی تر بن. 25 کەسایەتی و کۆمپانیا لەلایەن 6,000 هاوڵاتی هەڵەبجەوە سکاڵایان لەسەر تۆمارکراوە. لە ڕێگەی نوێنەرایەتی وڵاتەکانیانەوە زۆربەیان ئاگادار کراونەتەوە لە دادگاییکردنیان کە لە 16ی 1970دا هاوکاری سەددام بوون. بڕیارە لە 21ی هەشتی 2019دا پرۆسەی دادبینیەکە دەست پێ بکاتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.